ئێستا وەرزی پاییزە وەرزی هەنار لێکردنەوەیە وەرزێکی زۆر خۆشە کاتی هەنار لێکردنەوەی هەناری لێکەینەوە لە بۆ دروستکردنی سرکە بەڵێ هەنار زۆر جابینی ساحب باخەکە هەناری هەرەگری لە بۆ خۆ لە بۆ زستانێ هەناری هەرگرتنەکە وە هەنارەکە دەبێ بەدەستی لێ بکەیەوە نابی بکەویتە زەوی ئازیەتی پێ بگاتن دەبی ئەوە هەر بگری زۆر جابینی هەیەدا ئاوی گەرم ڕقیەکەن یاخود لەبەر ڕۆژدایانێ تاوەکو پلکەکەی ڕقەبی ئەو کات هەرەگریت لە شوێنێکی دانێ بێەوەی ئەزیەتی پێ بگات هەنارەکە بە ساغی منێ تاوەکو زستان هەمان تامی هەیە تەنیا پەلکەکەی بەرگەکەی ڕقەبیتەوە و دەستدنکەکەی هەمان دنکە و هەمان تامی هەیە باخەکە تقریبان لە بەهاران دێناوێ ئەو کە دەی وشکە دەبڕی ئەوەی جێش قەڵەباڵغا کە دەکەی دەبڕی دوای ئەوە ئەگەر جیاهی نابی دەرمان بژارەی لێ دەدەین دوایەوە ئەو کاتان لە مانجی پێنجەوە ئاوە دەین هەفتانە ئاوە دەین لە هەفتەی ڕۆژێک دێ ئاوی دەدەی دوای ئێستا لەو وەرزەیدا کە ئێستا کاتی هاتیە هەنارەکە ئاوی تێگەڕایە کاتی لێکردنەوەی تی لە کاتی لێکردنەوەشدا دەبینی بە هەرەوەزی بە خزم و دۆست و برادران دێنێ یاریت هەنارەکان بە هەرەوەزی لێ دەکەینەوە هەنارەکە لێکەینەوە ئێستا معمەل پێیا بووە دەبێ معمەلی لە معمەلی هەنارەکەی دنکەکەی جودا دەکاتەوە دوای و ئاوەکەی جودا دەکاتەوە ئاوەکەی بەرێ ئەو معمەلە ئەوە ئامێرێکە ئامێرە تایبەت بە هەنار تەنها ئیشی هەنار دەکات داکوتانی هەنار بە ساخی کە دێ ئێمە دەیخینە ئەو جیهازە لەوێ دێتە خوارەوە ئەلێرە دەنکەکان دەکەونە خوارەوە و بە سافی دواتر تەحویلی ئەو جیهازێ دەین لەوێش دەیکاتە شەربەت جای ما ئێستا ماوەی 2 ساڵە ئەو جیهازە ئەو ئامێرەمان هیناوە بۆ دەوروبەری هەریر و شەقڵاوە ئەوانە ئێستا جیهازێکی ترمان هەیە لە هەریر پارساریش لەوێ ئیشمان دەکرد ئەو جیهازە ئێستا لێرەماندانەوە بۆ خەڵکی شەقڵاوە و دەوروبەر خەڵکێکی زۆر سوودمەند بووە لەو جیهازە یعنی پێشتر خەڵکانێک هەبوو باغەوان بوو یعنی بژێوی ژیانی لەسەر باغ بوو بەڵام ئەو هەنارە هەمووی بەزایح دەچوو یعنی لە ڕووی نرخ و یان خەساربوون ئەوانە پێی بەخێو نەدەکرا بەڵام ئێستا سوپاس بۆ خوا کە ئێمە توانیمان ئەو جیهازەمان هێناوە سوودێکی زۆری بە ئەو خەڵکە هەبووە ئەو جیهازە ئەگەر سوودی بۆ ئێمە هەبێ بەڵام بۆ خەڵکی دەوروبەریشی هەیە یعنی خەڵک باغەکانی زیاتر پەرە پێ ئەدا ئێستا لا منتیقەی مەسەلەن لای کۆڕێ و هیران و حتا بگرە دەوروبەری منتیقەی حتا ڕانیا حتا هەولێر دۆری هیران حتا منتیقەی یعنی باوەڕکە لە دوکان هاتی خەڵکێکی زۆر سوودی لێ سوودمەند بۆ لەم جیهازە کە خەڵک هێنارە ئێمە لە سندوقی خۆمانەکەن ئەجا کە خەڵک هەیە بەفەلی دەهێنی لە ناو تراکتۆرە و شتانە یان بە گوشت دەیهێنە یان بە سەلەی کچکە ئێمە سندوقی تایبەتمان هەیە ئەو سندوقە وەزنەکەی 25-26 کیلۆ دەگری ئەمە لێرە دای دەگرین لەبەرەوەی دەستگاکەمان دەبێ ئیلا بە سندوق دەیکەی زە بۆ هەر سندوقێکش نرخەکەمان پارسال ئێمە بە 2500 دینار لە هەری نرخەکەماندانە بەڵام ئێستا بۆ ئەم ساڵ باری دارایی و خەڵکی یعنی ناجێگیرە خەڵک تووشی قەیرانێکی دارایی بووە بەهۆی پێنەدانی معاش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆیە ئێمە نرخەکەمان دابەزاندووە لەسەرای نرخەکە 2000ەکە یعنی جاروێ مساعدەیشی هەر تێدایە ڕۆژانە 5 کرێکار 6 کرێکارم لە بەرزانە بەخۆش لێرە سەرپەرشتی دەکەم یعنی هەر بەخۆشم حسابی کرێکاری لە خۆم دەکەم ڕێژەی هەنار داتەکاندنیش یعنی ئەگەر خەڵک زۆر بهێ یعنی بۆ هەر ساعتێک ئێمە لە توانەماندایە 4 تەن 5 تەن بەو جیهازەی هەنار بیکەینە شەربەت من محسین زەمیل خاوەن باخم دانیشتوی شەقڵاوەمە باخەکەم لێرە لە گوندی قەسرۆکەیە هەلە نزیک شەقڵاوە نزیکەی 5-6 ساڵە باخەکەم داناوە هەمووی هەنارە لەخوا بە زیادی بێ ساڵانە 100 تا 200 سندوق بەرهەمی هەیە ئێمە ساڵانە زیاتر دەیکەینە سرکەی خۆشناوەتی بێگومان بەناوبانگە و هەنارەکانیش لەو ناوچێ بەڕاستی هەمووی بەناوبانگن وەکو هەناری هیران و نازەنی هیران ئاژگەیە ئیشەقڵاوەیە ئیوە گوندانەی دەوروبەری هەمووی هەناری باشن ئێمە ساڵانە بەڕاستی دەوی بەدەست
بیکەین بە سرکە یعنی ئامادەکاری بەڵام ئێستا دەبینین کارگەیەک لە نزیک شەقڵاوە کرایتەوە لێرە سپاس بۆ خوا ینی ئەرکوماندیبوونی بەڕاستی زۆر لە کۆڵ ئێمە کردیتەوە ئەم کارگەی ئێمە تەنها لێ دەکەینەوە دین لە بۆ برادران دادەنین وەک دەبینها بخۆیان خاوێن دەکەنەوە هەمووی ئامادەکاری تەواوت بۆ ئەکەن تۆ بە ئامادەکاری و بە حازری دۆشاوەکەی دەبەی لە ماڵی خۆت دەیکڵێنی ئێستا ئەم ساڵ بەڕاستی بەگشتی هەنار کەمە بەعنی بەرهەمی هەنار کەمە ساڵی پار زۆر باشتر بوو بۆ نمونە سندوقە هەنارێک ئەگەر هەنارەکەی بە ئاوبی باشبی زیاتر لە 3 کیلۆی لێ دێتە بەرهەم یەک سندوقە هەنار 3 کیلۆ بەڵام ئەگەر هەنارەکەی باش نەبوو ئەوە 2 کیلۆیە یعنی لە 2 کەمتر نییە ئەوە بەپێی جۆری هەنارەکە و بەپێی ئەو خاک و ئەو باخچەیە کە ئەو کەسەی خزمەتی کردووە ئێستا برادران بەڕاستی دەستخۆشیان لێ کردم گوتیان بڕە هەنارێکی زۆر کەمەتی نابوو بەڵام ئاوێکی زۆری لێ بەرهەم هات یعنی سرکەیەکی زۆر جوانی لێ ئەتوانین بڵێن لێ دروستە بی مدارش سعادة نبي هلا زبني نبي هذا هذا بني يو أقرأ كتير تو هذا بني هتحصل كذب كذب زعمت ولا شو حس حاتي ولا حاضر بو لا تعرفين جن كل هيرين جن كانوا لا تعرفوا إذا شيء ده يمكن جن بدبا كانوا أكلوا شيء أخوي بله لا بدبا أيوة هذا كيلو أبا أيوة 20 كيلو أبا ده ده كان كم كيلو تكينو فازا كيلو تكينو كيلو يو 2 كيلو يو ولا الحين صار باشا اللي بودس جاي فيها ولا بودس جاي في بنستعيد وصار بدس جاي لك نخو صار زور فيها أو سركة ولا بنزي بس الكيف اللي بنا وبعند قرب فيها بقوشتي لين ده سلاتة كانوا بس شربت السركة شربت السركة بنا وبعند استشهد خوش قبل ما نخش نوم كي خرج لا الله يسلمك